بەناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە بەرنامە پڕزانیارەکەی خۆتان کە هەمیشە وڵە دەین بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز لە خزمەتتان نابین. ئەم ئێوارەیە بە شێوەیەکی ڕاستە و خۆ بە بۆنەی هەفتەی شیردانی سروشتیەوە لە خزمەتتانین. پیرۆزبایی لە هەموو خانمانەکەین کە مناڵیان بە بەرباوەشەوەی و مناڵیان بووە و هیوای ساغ و سەلامەتی بە ئەو خانمانە ئاخوازین کە بەم زوانە ئەبن بەدایک و ئەو خانمانەش کە لە داهاتووە ئەبن بەدایک. خوای گەورە بەشی هەموو ماڵێک بات و خوای گەورە بە ساغ و سەلامەتی و خێر و خۆشی هەموو ڕۆژ و کات و ئێوارە و شەو و ڕۆژتان لێ تێپەڕێت. شیردانی سروشتی یەکێکە لەو بابەتانی کە زۆر گرنگە کە خوشکان و دایکانی ئێمە دەربارەیە زانیاریان هەبێ. بۆ لەبەرەوەی کە شیری دایک گەورەترین و باشترین نیعمەتە کە خوددا داوێتی بە دایک کە ئەم شیرە پێویستەکە لەگەڵ یەکەم کاتژمێر لە دایک بوونە دایک بیدات بە مناڵەکەی خۆی و مناڵەکەی لەم نیعمەتە گەورەیە سوود وەرگێ. سوودەکانی شیردانی سروشتی بۆ دایکان زۆرن. بە نمونە سوودی هەیە بۆ دایکەکە کە لە پاش مناڵبوون ئەگەری کرژبوونی ڕەحمی دایکە کە کەمەکاتەوە و خوێنلێ ڕۆشتنی پاش مناڵبوونی کەمەکاتەوە. بۆ سنگی دایکەکە سوودی هەیە و لێکۆڵینەوە زانستەکانەوان دەرخستووە. ئەو خانمانەی کە لە سنگ و مەمکی خۆیان شیرە دەن بە مناڵەکانیان ئەگەری تووشبوونیان بە شێرپەنجەی مەمک کەمترە لەو خانمانەی کە شیری خۆیان نادەن بە مناڵەکانیان و ئەو خانمانەی کە شیری خۆیان دەن بە مناڵەکانیان ئەگەری کەمبوونەوەی کێشیان لە پاش مناڵبوون زیاترە. بەمانایەکی تر هەموو دایکێک لە ماوەی دووگیانیدا کێشی زیاد دەکات. بەڵام ئەو دایکانێک کە شیری خۆیان دەن بە مناڵەکانیان زووتر کێشە زیادەکان لە دەسەدەن و زووتر دەگەڕێنەوە سەرباری سروشتی. ئەمە تەنها سێ سوودی خێرا بۆ دایکەکان. ئەی بۆ مناڵەکە ئەو مناڵانەی کە بە شیری دایک گەورابن بەرگری لەشیان بەرزترە. ئەگەری تووشبوونیان بە نەخۆشی کەمترە. زیرەکیان زیاترە. خات و دکتۆر ئاواز کە ئێستا لە بەریتانیا ئەژی و هەر خۆشی لە بەریتانیا خوێندنی تەواو کردووە هەمیشە کە جیاوازی نێوان مناڵی شیری دایک و مناڵی شیری قوتووەکە ئەڵێ مناڵی شیری دایک وەکو مریشکی کوردی وایە. هەمیشە چست و چالاک و زیرەک و ئازا و خێرایە. لە کاتێکە مناڵی شیری قوتوو وەکو مریشکی مەسڵەحە وایە. بەڵێ خڕ و خەپانە بەڵام لە هەمان کاتە توانای زیرەکی کەمترە بەراورد بە مناڵێک کە بە شیری دایکی گەورە بووە. جا ئەم ئێوارێ بۆ قسەکردن دەربارەی شیری دایک لەکەیەوە دەست پێ بکەین، چۆن دەست پێ بکەین، تەکنیکەکان چۆنە، وردەکاریەکانی چین، میوانداری بەڕێز خات و هاوناس حەمەڕەشی دەکەین کە پەرستاری ژنان و مناڵبوونە. ئەم پسپۆڕیە جاران پێوترا مامانی. دروستە؟ بەڵام ئەم پسپۆڕیە لە ڕاستیە زۆر گرنگە خات و هاوناس. ئەمێ بۆ بینەرەکان ئەوە باس بکەم کە پەرستاری ژنان و مناڵبوون کە خات و هاوناس بەکەلۆرۆسی تیا هەیە لە بەریتانیا پێڵەن میدوایفەری. ئەمان پێیان وترێ میدوایف. لە وڵاتی چوک و بەریتانیا خانمان کە دووگیانە بن لە یەکەم سەرەتای لە یەکەم ڕۆژیان زانینی دووگیانبوونیانەوە هەتاوەکو مناڵبوونیان میدوایفەکان پەرستارەکان چاودێری تەندروستی و ئامۆژگاری دایکە دووگیانەکانەکەن. جێگەی خۆشحاڵێکە لە کوردستان ئەم جۆرە پسپۆڕێ هەیە و لەسەر ئاستی زانکۆکان ئەخوێنرێت و خەڵکی پسپۆڕمان هەیە لە وارە. پێش چینە سەر بابەتی شیردانی سروشتی بیرمەجاران مامان هەبوو. یا شەش مامان هەیە. ئەو مامانانەی ئێستاش هەیە. ئەگەر ناوەکەیم بیرما بێ باجی خاتوون ئەو خانمە مەسیحەکەی کە بە هەزاران مناڵی ئەم سلێمانیە لەسەر دەستی ئەو لەدایک بوون. لەوانێت تۆ ناوەکەیت بیر نەما بێت. خانمێکی مەسیحیە بەداخەوە کە ئێستا ئەگەر ناوەکەیم بە باشی بیر نەما خۆی هەر نەنکەم مامان بووە. بە ڕەحمەتی. بەڵێ باش بۆم باس بکە خاتوون ئەم مامانی کە جەنابەت پسپۆڕەکەتیایە هەرمان شێوەی مامانی جاران دەکرێت لە ماڵان و لە خستەخانەکان یارمەتی ژنان من بۆ لە دایک بوونیان شازی شتە. بێگومان جیاوازە خۆی هەر وشەی مامان لە ماماوە هاتووە، یعنی لەگەڵ دایکە. مامان ئەو کەسەیە کە لەگەڵ دایکە ئەبێ لە پێش دووگیانی، لە کاتی دووگیانی، لە کاتی مناڵبوون و کاتی شیرپەیان و یارمەتیانی دایکەکە بۆ مناڵبوونی سروشتی و شیرپەیانی سروشتی. جا ئەم پسپۆڕیە کاتێکە من ناوم هاتەوانێ لەو بەشەیە، لەو بەشە کە ناوم هاتەوانێ من بیرمەکە چوینە داخلی بەڕێوەبەری داخلێکە وتی یعنی چی تۆ ئەچیتە بەشێکی واوە بەشی مامانی چێت چکە ئێمە من یەکەم وەجبەی ئەو بەشەم کە لە هەولێر کرایەوە
بەڵام بە خۆشحاڵیەوە من خۆم تیا دۆزیەوە و بۆشە ئەو بەشەم هەڵبژار هەتا من پەرستاری گشتیش وەری ئەگرتم بە پێی دەرەجەی پۆلی دوانزەم بەڵام بۆیە ئەو بەشەم هەڵبژار لە بەرەوەی تایبەت بوو بە ژنان و مناڵ بوون حەزم کرد کە تایبەتمەندی ئیشەکەم جیاکەمەوە و بە خۆشحاڵیەوە لەم ساڵە چکە مامانیش ینی میدوایفیش چەند بەشێکی هەیە زۆر خۆم بینیوانێ لە بابەتی شیرپەیانی سروشتیە بە تایبەت ئەم ساڵ تەواو من بڕیارم ماوە کە گرنگیەکی زۆر زیاتر بم بابەتی شیرپەیانی سروشتیە. جاوە بینەرانی بەڕێز لە مایکەکەوە کە کاروان کە دەرهێنەری بەرنامەکەیە ئەڵێ منیش نەنکم مامان بووە پێش تۆزێ خاتەوە نازوتی نەنکم مامان بۆ برادران کەسی تر نەنکی مامان نەبووە تەواو هەرە دوانە نەنکە مامان بووە تەواو کەسی ترتانیە کا کاروان لەوێەوە تەواو دە باش حەزەکەم زانیش نەنکم حەکیم بووە باشە عین کەواتە هەمومان کۆبینەتەوە بێکەوە کا کاروان بۆ نای ئاوا لە خزمەت تابین و بێکەوە بەرنامەکەش تەواو بکەین وڵی هیچی لە نازانم کاکەڕوان باش اینجا جیاوازی ئەم یعنی مامانی کۆن لەگەڵ مامانی ئێستا بۆ نمونە من بە شێوازێکی زانستی شتەکانمان خوێندووە یعنی هەم پرۆسی دووگیانی کە چۆن ڕۆئەیە لە کاتی دووگیانە ئەو دایکە پێویستی بە چییە گۆڕانکاریەکان چین لە کاتی مناڵبوونە پێویستە دایک چۆن تۆ پشگیری لێ بکەیت چۆن ئازاری کەم کەیتەوانە ینی بەڕێگە زانستەکە ئێمە فێر بووین باش جاویست بڵێم نەنکی باوکم حەکیم بووە لە ناوچەی گەرمیانە لە ناوچەی کەلاروخانەکەی لە منتقا حەکیم بووە کە ئەو کاتە وەکوێسە دکتۆر وشت زۆر نەبووە باش با دەست پێ بکەین بیرمە من پێش 6 ساڵ یان 7 ساڵ ئەو کاتە بەرنامەم کرد زنجیرەیەک بەرنامەم کرد دەربارەی شیردانی سروشتی لەوانەیە کاتە جەناب نەسووریتە زانکۆش خاتوهێنی هەبوو لێرە هێنی نەیمان نازەمەی ناسییانە هۆڵەندیە ئەو ناویت بیستووە ئەتوانین لە یوتیوبەکەم ئەو هەر بۆ بینەرانیش لە یوتیوبەکەم کۆمەڵێک بەرنامەی باشە دەربارەی شیردانی سروشتی ئەو کاتە لە هۆڵنداوە هاتوورێم پسپۆڕێمان لێرە نەبوو ئەو لێرە یارمەتی خوشکانمانە دایکانمانە کە بتوانن شیر بدەن بە مناڵەکانیان لەسەکە بەڕێزت ئەم پسپۆڕێت وەرگرتووە هەرو کاتە باسی ئەومان کرد کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری دایکەکانەکە کە لەگەڵ یەکەم سعاتی لە دایکبوونا پێویستەکە شیری خۆیان بدەن کاژمێری ئاڵتوونی کۆرپەی پێوترێ یعنی ئەمەنە گرنگە ئەو یەک کاژمێرە پێوترێ ئاڵتوونی زۆر گرنگە کە لەو یەک کاژمێرە کاتێکە مناڵ لە دایکە بێ هەتا ئەگەر ئێستا چکە مناڵبوونی نەشتەرگەریشمان زۆر بووە بەداخەوە وەلو بابەتەکەی ئێمە ئەوە نیە من زۆر درێژەی پێنام بۆ ئەو بابەتە بەڵام ئەو دایکانێک کە بە نەشتەرگەریش مناڵیانە بێ بە حکمیەوەی من ماوەی 6 ساڵە لەگەڵ ئەو دایکانەیەم لە بەروی لە قاوشی ژنان و مناڵبوونە ئیشەکەم لە نەخۆشخانەیەکی ئەهلی ئەو دایکانە ژەتوانن بە هەمان شێوەی ئەو دایکانی کە بە سروشتی مناڵیانە بێ ئەو یەک کاژمێری ئاڵتوونی کۆرپەیە جێبەجێ بکەن لەسەر مناڵەکانیان بە تایبەت بۆ مناڵێک کە هیچ کێشێکی تەندروستی نەبێ چکە کاتێک کە مناڵ لە دایکە بێت چ نەشتەرگەری بێ یاخود سروشتی ڕەنگە پێویستی بە کۆمەڵێک فریاگوزاری سەرەتایی هەبێ کە پزیشکی مناڵان بۆی ئەکا بەڵام ئەگەر مناڵێک هیچ پێویستی پێ نەبێ و گریانی باش بێ و شین بوونەوەی نەبێ و هیچ کێشەیەکی نەبێ زۆر گرنگە کە پێستی دایکەکە لەگەڵ پێستی مناڵەکە بەریەک بکەن بەڵێ وایە سکن تو سکن کۆنتاکت باش بە ئەلێرە خاتوان ئاستڕات کرد بە شێوەیەکی گشتی لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە نیوبەنج ئێستا هەیە لە دە ساڵی شەبێت ئەگەر 15 بێت دڵنیام 10 ساڵ زیاترە نیوبەنج هەیە کە بەنجەکە لە پشتەکەەوە بۆ خانمەکە ئاکرێت و بە پەردەیەک لە ناوکی خانمەکەەوە جێ ئاکرێتەوە خانمەکە لە بەشی سەرەوەیە پەردەکە لە بەشی خوارەوە پزیشکەکان لێو کاری نەشتەرگەریەکەن بار هۆکارێک بێ خانمان لەوانێ پێویستیان بۆ بێ بە نەشتەرگەری مناڵیان ببێ پرسیارەکەی من لێرە ئەمەیە دایکەکە کە بەشی خوارەوەی لەشی نەشتەرگەریتی ئاکرێ تاکو ئێسەوە هەوڵتان ناوە مناڵەکە لە بەشی سەرەوە دابنێن ئەو کاتێک کە ئەوان خەریکی تەواوبوونی نەشتەرگەریەکە من دایکەکە لە بەشی سەرەوە شیری خۆی با بە مناڵەکە هەوڵمان ناوە بەڵام من وەک خۆم بڵێم زۆر لەو شوێنە کارم کردبێن چکە من زیاتر لە ناو قاوشام لە بەژووری عەمەلیاتە بەڵێ ئەکرێ ئەوە بکرێ ئەکرێت بەڵام بەمەرجێ ئەبێ ژووری نەشتەرگەریەکە گەرم بێ باشە زۆربەی کاژووری نەشتەگەریەکان ساردە بۆچی دەگەرم بێ لەبەر ئەوەی پلەی گەرمی مناڵەکە ڕاستە خۆ داوابەزە ینی ئەبێ زۆر بە وریایەوە ئەمە بکرێت ئەگەر بکرێ ئەبێ زۆر بە وریایی بکرێت ئەگەر بڵێن سنگمەمکی دایکەکە ڕوت بێ مناڵەکەش بە ڕووتی بخەینە سەر سنگی دایکەکە بەتانی ناشتیشی بچوو تەنک بین دەسەر مناڵەکە و مناڵەکە شیر دایکەکە خوا ئەکرێت بەڵام ئەوەش بێت وەک وتم پزیشکی مناڵان بڕیاری لەسەر بات چکە زۆر کات ئەو مناڵانی کە بە نەشتەرگەری لە دایک ئەبن پێویستیان بە یعنی 10 دقیقە بۆ چارەکێکە کە پزیشکی مناڵانەکە بهێڵێتەوە لە لای خۆی سێریکە بزانێ هیچ کێشەیەکی نییە کێشەی هەناسەدانە شەکرە دابەزینە کۆمەڵێک شتی ترە ئێوەژێشتە لە ساعتەکانیە بڵێ بۆیە ینی نەشتەرگەری
ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی دایکەکە و مناڵەکە کەمێک دوورکەونەوە لێک. باش ئێستا من لەو شوێنە ئاهلی کە کارەکەم بەڵێ هەمووی دەمەتر هەیە لە نێوانی ئەو ژوورەی کە دایکەکە مناڵی تیاابێ بەڵێ هەتا ئەو ژوورەی کە پزیشکی مناڵان مناڵەکە هابینێ بەڵێ یعنی دەمەترەکە بە دوو خولک مناڵەکە لەوە هەڵەگرنی خەنە ئێرە ئەوە دەدا قەچارێکیش بۆ دکتۆری مناڵانەکە ئەکرێت باشە کاتاکە لەوە دووبارە بیگەڕێنەوە بۆ ژووری نەشتەرگەریەکە و دایکەکە شیر خۆی ئەوەژەکرێت بەڵام وەکو ئەزمموی من لە قاوژ یەکسەر دەستم کرۆ بە شیرپەیانی مناڵەکان کە دایکەکە هاتوۆتە خوارەوە و زۆر ئاسایی ئەو مناڵانە دەستیان کرۆ بۆ پرۆسێ بەڵام مناڵ بۆ مناڵ ئەگۆڕە با من ئەلێر پرسیارەکە لێکم لەبەری کە هەفتەکە هەفتێکی دانی سروشتیە ئێمە پێویستەکە هۆشیاری دەربارەی بابەتە زیاتر بکەین و خانمانمان دەربارەی بابەتانە چجایوانی بەم زۆنە مناڵیان لەبێت چجای درەنگتر مناڵیانە بێت چجای ئێستا مناڵیان هەیە بەسەرەن من کەسی نزیکی خۆمم هەیە لە ماوەی 3 تا 4 هەفتەی داهاتوە گەرخوا بیا بە سەلامەتی مناڵیانێ ئەگەر گریمان شتەکان بەو شێوە نەڕۆژکە ئێمامانەوێت و ناچار بوو لە ژووری نەشتەرگەری مناڵەکە نەبینێ ناکرێت پێش نەشتەرگەرەکە ژەکی خۆی دەرکام دایکە ئەکرێت بە تایبەت ئەگەر دایکێک پلانی دانابێت کە بە نەشتەرگەری مناڵی بێ هەنە دایکێ ناچارەکە لە نەشتەرگەری بیبێ بە تایبەت ئەگەر پلانی دانابێت ئەتوانێت شەوی نەشتەرگەرەکە ژەکەکە دەرکا چکە ئەگەر پێشتر دەریکە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە ژانی پێشوەختە دروست بێ بۆ ئەوەشانە بێ پرس بە پزیشکی ژنان و مناڵبوونەکە بکە یعنی دایکێک ئەگەر مەترسی مناڵبوونی پێشوەختەی هەبێ باش نییە کە ژەکەکە دەرکا لە کاتی دوودیانە بەڵام لە نزیکی پرۆسی مناڵبوونا بۆ نمونە 37 هەفتەی تەواو کردووە بەرەژانی هەیە یاخود لە پلانیایەتی بەیانی یا دوو بەیانی مناڵی بێ ئەتوانێت ژەکەکە دەرکا و هەڵیگرێت باش ئەستا گریمان ئەمڕۆ 6 بەڵێ گریمان 10 30 خانمێک مناڵیە بێ گریمان 25 بەڵێ ئەگەر خانمەکە 24 لەسەر 25 بێژێکی خۆی دەرکا کێشە هەیە هیچ کێشەیەکی نییە باش پێم زۆر باشە ئەمانی کە لەبەردەستایە بە کامیان ناتوانێت ژەکەکە دەرکا پێش هەموو شتێکە بێ خاتونەکە فێر بێ مەساج بۆ سنگیکە لە ماوەی دوودیانە بەڵام مەساجەکە بە جۆرێک نەبێت کە زۆر بێ لە کەیوە دەستکا بە مەساجەکە لە چ مانگێکەوە ئەتوانێت لە 3 مانگی یەکەمی دوودیانیەوە دەست پێ بکە بەڵام چەند هەفتەوە لە 5 هەفتەوە لە 10 هەفتەوە 10 بۆ 12 هەفتەوە توانێت دەست پێ بکە و ئەم مەساجەش زۆر کات ناڕەحەتی و ئازاری دایکەکە لە کاتی دوودیانە کە مەکاتەوە کە لە سنگیا دروست ئەبێ چکە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئایە لە سنگی خانمەکەیە بۆ حازرکردنی بۆ شیرپەیان ئەم مەساجە ئەبێت هۆی کەمکردنەوەی ئازارەکە و یارمەتی دایکەکە ژایە دوایی ئاسانتر لەگەڵ جستەی خۆیان لەگەڵ سنگی خۆیان ڕابێ بۆ ئەوەی دەستکا بە شیرپەیانی سروشتی بەڵێ هەڵبەت دواتە وێنەکان بینین بەڵام ئێستا پێش بچین سەر وێنەکان بێ زەحمەت ئەم دوو تۆپەخوری کە لەبەردەستایە گریمان ئێستا خانمێکمان هەیە سکەکەی لە 12 هەفتە بەرەو سەرەوەیە باشە ئەو گەوریان بەکاربێنە بۆی کە ڕوونتر بێ لە بەرچاومانە چۆن ئەو خانمە بتوانێت مەساج بۆ سنگی بکات بۆی کە بتوانێت هەم لە ئازاری دووگیانەکی کەم بێتەوە هەم بۆ کاتی ترشیری زۆر بێت بەم جۆرە برادران ئەگەر بتوان دەستی وەربگرن بۆی کە باشە فەرموو بەم جۆرە بە شێوەی بازنەی ئەتوانێت بەڵام بە هیچ جۆرێ لەم کاتەیە نابێ هەوڵ باشەکەکە دەرکا یا سێرکا بزانێ هیچ دەردراوێکی هەیە یاننا بەم جۆرە ئەتوانێت مەساجەکە بکە بەڵام بۆ ئەمەش کاکتۆریان ئەبێ پرس بە پزیشکی ژنان و مناڵبوونەکەکە چکە زۆرێک دایک هەیە مەترسی مناڵبوونی پێشوەختەی هەیە لەبەرەوە باشترە پرس بە پزیشکەکە بکە و بە ڕێژەیەکی کەم مەساجەکە بکە کاتێک بۆ نمونە ئەگەر ئازاری هەبوو و بەو مەساجکردنە ئازارەکەی کەم بۆ ئەتوانێت بیکە باشە و لە کۆتایی یعنی ماوەی دووگیانێکە کە بۆ نەوتمان هەفتەیەکی ماوە بۆ مناڵبوون ئەم خانمە ئەتوانێت مەساج بکە و هەر بەدەستی شیژەکەکە دەرکە یا بەدەست یا بە بەکارهێنانی پۆم بەدەستەکە بێ باشترە بۆ سەرەتا ئەمە بە شەوی کۆتایی کاتی کە قەرارەبانی مناڵی بڵێ ئەتوانێت ژەکەکە دەرکا و ئەگەر ژەکیشی نەبوو هیچ پێویست بە دوودڵیەک ناکە چکە هەنێ خانم هەیە لە ماوەی دووگیانی و لە بڵێنەها چەند ڕۆژێک پێش مناڵبوون ژەکیان هەیە هەتا هەستی پێ ئەەکەنی ئەنی قەترێتە خوارەوە بەڵام خانمی وا هەیە نیەتی ئەمە نیشانە نییە بۆ ئەوەی کە ئەم خانمە لە دوای مناڵبوون شیری نابێ یا خودژەکی نابێ لەبەرەوە ئەگەر خانمێک هەستی کرد هەیەی باشترە کە دەریکا و بۆ ئەوی بۆ ئەو کاتە کە ئەگەر مناڵەکە دوور بوولەی نەیتوانی ڕاستە خۆ مناڵەکە بکاتە سەرسنگی شیرەکە بخوا ئەتوانێت لەو کاتە ژەکەکەی باتێت ئەمانە هیچیان بۆ ژەک دەرهێنان بەکارهێنێم جیهازانی لەبەردەستە بڵێ
فەرموو کامیانە بێت ئەم جۆری پمپە هەیە ئەمە زۆر هەیە لەناو بازاڕەکانە ئەتوان ئەمە بەکاربێن بەڵام ئەمە دایک زۆر زۆر لێ هەیە ئەوەی من لەگەڵ دایکەکانە قسەم کردبێ لە بەرەوەی دەستیە و بەشێکی کەم ئەچێتە ناوی دایکەکە زۆر هیلاکەکە هەتا بۆ دوایش لە کاتی پرۆسیشیر پێیانە ئەم جۆرەمان هەیە ئەلکترۆنیە ئەمە ئەبەسرێت لە سنگی دایکەکە و شەحن ئەگرێتەوە ئەتوانی هەر ئەو خوریە خۆت بەکاربێنی بۆی کە تێمان دێنی لێ زەحمەت بەم جۆرەدا ئەنڕێ لەسەر سنگی دایکەکە و دایکەکە توانێت ئەتیادی ستیانێکی شل ببەستێ لەگەڵیا و ئەوەستێ بەسنگەوە ئەمان شەحنە و ئەلکترۆنیە خۆی هێواش ئەتوانێت شیرەکە ڕاکێشێ و دەرەجاتی هەیە ئەی لەکوێ خزنێکە لێرەوەیەتە ناو ئێرە و ئەمە بڕی 180 سیسی ئەگرێت ئەم جۆرە 180 سیسی یعنی بەقەر پەرداخێگاوی سەفەری بەڵێ 200 بەڵێ باشە ئەوەنە ئەگرێت باش ئەم ئامێرە لە بازارە بە نزیکەی نرخی لە چەندێکە بە نزیکەی بە نزیکەی لە نزیکی 6 بۆ 75,000 باش و خراپی هەیە ئەسڵ و عادی هەیە وەکو هەشتێکی تر من ئەم جۆرەم تاقی کردوێتەوە لە ڕاستیە ئێستا کەسێکی نزیکی خۆم ئەم ئامێرە وەجبەی هێناوە ئەیفرۆشێ و من تێسم کردووە لەسەر سێ دایک ئێستا حالێن ئەمە هی دایکێکە هێناوە ئەمڕۆچم لێ وەرگرت هەر پەرستارە لای خۆمان دایکە کە دەوامی ئەبێ ماهێنێ لەگەڵ خۆیان و شیرەکەی خەزنەکە و دواتر هەڵی ئەگرێ ئەتوانێت لە زەرفێکی تایبەت تا هەڵیگرێ بۆ مناڵەکە ئەم زەرفە لەکوێ دەستەکەی خاتوانە وەڵا ئەمە لە زۆر شوێن هەیە هەتا لە خەنجیلۆژی کاڵەژ هەیە لە سلێمانی باشە هەڵبەت ئێمە نامانە ڕەکلام بۆ کەس بکەین بەڵام ئەوە تەنها بۆ تێگەیشتنە بە ئەمە تخوا سەیریشی بکەین برادەران تۆ هەڵمەسە هاوناسخان بۆی کە لە خزمەت بینەرانە ئەرزی بکەین هەر شیری دایکی شەیەناومە هەر شیری دایکی ڕاستیە باشە ئەم بەیانیە دەری کردووە ئەم بەیان دەری کردووە باش ئەمە بەزۆ توایەوە بەستە بووی کە من هێنام چکە لە بەیانیەوە لە ناو فرێزەرا بوو باشە تا من هێناومە تووەوە ئەوەی کە من ئەیبینم لێرە نووسراوە برست میلک ستۆرج باک ینی کیسی هەڵگرتنی شیری سروشتی یاخۆت شیری مەمکی دایک ناوی لەسرە ڕێکەوتی لەسرە نیم ئاندەیت ڕێکەوتی لەسرە ڕۆژی لەسرەوە سعاتی هەڵگرتنەکەی لەسەرێکە یعنی بڵێن کە لە کیا کراوەتە ناوی لێرە نووسراوە بە ساردی هەڵیگرە ناوێت دووجار بەکاربێ مەی خەرە سەر ئاگر و مەی خرە مایکرۆویڤیشەوە تەسەوڕێکەوەش نرخی هەرزان بێەوە نیە باش ئەمە کە دایکێک ئەی خاتنەوە سە من هەستەکەم سار دەکە دەست کە دایکێک شیرەکەی خاتەناو ئەمە دوای خەتە فریزەر هەتاوەکو سێ کاتژمێر لە پلەی گەرمی ژوورێکی ئاساییە ئەتوانێت داینێ 25 بۆ 27 بەڵێ 25 بۆ 27 تاوەکو 6 سەعاتێک لە ناو سەلاجایە توانێت هەڵیگرێت بەڵام لە بەشی پشتەوەی سەلاجە نەک درگاکە چکە کە تۆ درگای سەلاجەکە ئەەکەیتەوە هەوایەکی گەرمی لێ وە بێ ئەو سەلاجەیەژ ئەنی نەکوژێتەوانێ کارەبای بەردەوامی لەسەر بێ و ئەتوانێت دایکەکە بۆ ماوەی 6 مانگ هەتا ئێستا سەرچاوە هەیە لە تاوەکو ساڵێکیش ئەتوانێت لە ناو فرێزەرە هەڵیگرێت لە ناو جەمیدا باشە کاتا گەردایکێک بێەوە مناڵی ببێ شەی پێشتر ژەکەکەی دەربێنێت بیخاتە ناو ئەمەوە گریمان 10 ساعتی پێچێت لە پشتی سەلاجەکەڵ گەوی لەگەڵ خۆی بۆ نەخۆشخانە بۆی ئەگەر خوا نەخواستە نەیتوانین خۆی شیر با بە مناڵەکە لە ساعتیەکەمە لە باتوی شیریشی قوتوی بۆ بگرنەوە ئەمەی بنێ هەر ئەو دقەیە ژەتوانین ئێمە مەساج بە سنگی دایکەکە بکەین و ژەکەکەش دەرکەین ئەگەر دایکەکە خۆی نەیکرد بێ من زۆر لە ناو ژووری ئەمەلیاتانە هەرکەیەتەوە قاوش لە نەشتەرگەری تەواو نەبووە بە چەند دقەیەکی کەم ئەکرێ بەزە بێ بزانێت چۆن دایکەکە دەری ئەکە ئەگەر نیشانی بەم فەرموو نیشانی زۆر دایکە ئێوێ ژەک دەرکە ئەچێ ئەم بەشە ئەگرێ یعنی بەشی ڕەشێنە دەوروبەری گۆی مەمکەکە ئەگرێ بەڵام نابێ بەو جۆرە بێ ئەبێت تۆ لەم بەشەوە دەریکەی بەم جۆرە ئەتوانێت بە شێوەی حرفیسی ئەمە حساب کە سنگی خانمەکەیە بەم جۆرە بە شێوەی حرفیسی دەستی ئەگرێ ئەم 4 پەنجەیە و ئەمە بەم جۆرە پستانێکە کاتە سەری ئەو ئەیهێنێ بەرەو پێشەوە ڕەنگە 1 جار 2 جار دایکێک سەرەتا چەند قەترێک هیچی نەبێ بەڵام دوای ئەوە وردەیەت و پێشتریش مەساجی بۆ بکە باشترە لە کوردەواری خۆمانە ئاڵێن سنگی دایکەکە داشۆرە بە ئاویشی لە تێن و سابوونی ڕقی بەڵێ ئەوە دەوری هەیە ئەوە دەوری هەیە بەڵام ڕاستە خۆنا چکە کاتێک کە دایکەکە مناڵەکەی ئەبێ ئێمە مەبەسمانە کە ئەو مناڵە کەینە سەر سنگی دایکەکە یعنی بۆ یەکەم بەریەکەوتن باشترە کە ئەم سنگی دایکە پاک نەکرێتەوانێ لە بەرەوەی بۆنی سنگی دایکەکە هەمان بۆنی ئەو ئاوەی لێ کە مناڵەکەی تایە ئەمە یارمەتی دەرێکی باشە بۆی مناڵەکە خۆی سنگی دایکەکە بدۆزێتەوانێ دەستکا بە شیر خواردنی عارق و لەش و لەشی دایکەکە بکات دروست بەڵێ باش باید پرسیارت لێ بکەم خاتو هاناس ئەوەی کە ئەفەرموویت لە ژووری دایکێکە ناوەتە خوارەوە لە قاوشێک سەر من ئەمەم کردووە و تاکو کۆتایەکەی
چەند کەسی وەکو تۆمان هەیە لە کوردستانە 50 100 کەم دا کەم بەڵام بە خۆشحاڵیەوە کاتێک کە دەستم کرد بەکارکردن بیربام چکە ئەو پرۆسەیە کاتی ئەوە و سەرەتا زۆر لێم نە ئەزانی بە جدی من ئێستا شیرپەیانی سروشتی من والێت بە جدی بەحرێکە ئەمەی کە من ئەیزانم ئێستا بخۆ من پێیجیشم هەیە زانیاری بڵاوەکەمەوە بڕواکە ڕۆبعەکێتی زۆر 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 لەوە فراوان کەمترە کە یەکەم جار دەستم کرد بەکارکردن زۆرم پێ ئەچووە لە ناو ژووری نەخۆشەکانە هاوپیشەکانم تۆزە پێیان ناخۆش بوو چکە جاری وە بۆ هەن نەخۆشی تر پێویستی بە ئیشی تر بوو بەڵام دواتر هاوپیشەکانیشم فێر بوون ئەمە نەخۆش بوو چەند جار ئەچوو بە ژوورەکانەوە ئەوەی هاوپیشەکەم لێ بوو پەرستاری تر ئیشیان لەگەڵاکردم سێرمە کرد ئەوش دەستی کرۆ بە ئەو پرۆسێ زۆر گرنگە لێرە پرسیاریەوە بکەم ئەم خزمەت گوزاریانی کە ئێوە پێشکەشەکەن تەنها بەس بۆ یەک نەخۆشخانەیە ئەگەر خەڵک لە شوێنی تر پێویستی پێتان بێ ئامادەم بڕۆن ئامادەین بڕۆین بە پێیتوانە باش ئەمە ئامێرەکەی کە باست کرد فەرمووت بۆ ئەوە بەکارەهێنرێ بۆ چاینی شاماش خۆت ئایفۆنی شەر چاینی خۆ بەتەمای چی باش ئەمە بەکارەهێنرێ ئەمە بەچی داگرسێ ئەمە دوگمەکەدا ئێستا نازانم دەنگەکەیت یان نەلای برادران دەنگەکەیت وەکو پمپێکی خاو کارەکەت لەسەر چ دەرەجەیەکێتی فولەمە باش ئەمە بۆ مەسلەی سووربوونەوە ئازار بۆ خانمەکە زەحمەت نییە چکە یەک شت هەیە ئەگەر واز لەو پمپوشتانە بێنین ئێمە مەبەسمانە کە دایک ڕاستە و خۆشیر بابە مناڵ دروستە بەڵام ئێستا وای لێ هاتوو هەمومان کەس تەحملی نەماوە ئارامی نەماوە ئێستا دایکان یەکسەر پەنا بنە بەر ئەم پمپە بەڵام ئەگەر دایکێک خۆی ئارامی هەبێت تەحملی هەبێت ئەگەر ئارامی تەحملی هەبێ باشتر وایە کە مناڵەکە ڕاستەخۆ لە ڕێگەی سنگەوە شیرەکە بخوا هەتا وەکو تەمەنی مناڵەکە ئەبێتە 2 مانگ باشتر وایە ئەم مناڵە لە ڕێگەی سنگی دایکەکەەوە ڕاستە و خۆشی بخوا خۆ ئەگەر دایکە ئیشی هەبوو یعنی دواتر گەڕایەوە سەر کارەکەی ویستی شیری خۆی بەجێ بێڵێ بۆ مناڵەکەی ئەو کاتە دوای 2 مانگ ئەتوانێت کە شیرەکەی بەجێ هێش بیکاتە مەمەیەکەوە بیا بە مناڵەکەی خاتواناس ئەو بکەم بەرە بێ زەحمەت با من ئالێرە شتێک بۆ فێنەرانی بەڕێز ڕوون بکەمەوە کە زۆر زۆر گرنگە بیزانن بەڕێزان ئەو کاتەی کە دایکەکان مناڵەکانە گرنگ بە بەبەرسنگیانەوە لێرە یەک دووشتی زۆر گرنگی بۆتانی باس بکەم ئەم کردداری بەبەر سنگەوە گرتنە کە دایکەکان ئەنجامیەدەن بۆ مناڵەکانیان هەر ئەم بەرکەوتنی پێستی مناڵەکە بە پێستی دایکەکە هەتاوەکو جلی کەمتر لە بەرابە دایکەکە و مناڵەکە باشترە بۆ لەبەروی ئەم بەرکەوتنی پێستی دایک و مناڵە هۆرمۆنێک دەریا لە لەشی دایکەکە کە پێڵەن ئۆکسیتۆسین ئۆکسیتۆسینێکێک لەوە هۆرمۆنانەی کەوا لە مرۆڤەکە هەست بە ئارامی بکات هەست بە دڵخۆشی بکە ئۆکسیتۆسین هەمان هۆرمۆنەکە لە کاتی مەساجکردنا دەرێری هەرەوەی کە خاتو هاوناز باسی کرد کە دایکان لە کاتی دووگیانیە سنگیان پشێلن ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئازارەکان و کۆنتراکشن بەڵێ ئەوانە کەمترە کات و دایکەکە ئارامترە کاتەوە باش ئەمە یەک دوو ئەو کاتێک کە دایکەکان مناڵەکە ئاگرن بە بەرسنگیانەوە ئەم بەرسنگەوە گرتن و ئەم مناڵەکە دایکەکە ئیگرێ ئیعازە نێرە بۆ مێشکی دایکەکە بۆ ئەوەی کە لە مێشکی دایکەکەەوە ڕژێنێکی زۆر بچووکمانێ بەڕێزان لە ژێر مێشکایە ژێر مێشکە ڕژێ لێەوە هەموو ئیعازەکانی لە شێمە دەرەچێت ئیعازایاتەوە بە سنگی دایکەکە کە شیری زیاتر دروست بکە لەبەرەوە هەتاوەکو دایک زیاتر مناڵەکەی بگرێ بە بەرسنگەوە زیاتر پێستی بەرپێستی مناڵەکە بکەوێ زیاتر مناڵەکە بۆنی پێستی دایکەکە بکە دروستبوونی شیریش لە لەشی دایکەکەیە زیاترە بێ دروستە؟ بەڵێ باشە بڕی بەرەمهێنانی شیر لە جەستەی دایکا بەندە بە ژمارەی جارەکانی شیرپەیان دایکێک ئەگەر تەنها و تەنها شیری خۆی بە بەراورد بە دایکێک کە شیری خۆی ئاات لەگەڵ یا شیری قوتوش ئەیە ئەو دایکە شیری زیاترە جاوڵایی بۆی بە تۆ بۆ بینەرەکانیشی ئاسان بکەمەوە کە تۆ پێت خۆش بێ بابەتە زانستەکانە کەمتر قسە بکەی زیاتر لەسەر بابەتی شیردانەکە قسە بکەی بینەرانی بەڕێز ئەو دایکانەی کە لەگەڵ شیری خۆیانە شیری قوتو ئێن بە مناڵەکانیان ئەو هەموو سوودەی کە لە شیری دایکا هەیە لەگەڵ شیری قوتۆکەی تێ بڕێکی باشتە سوودەکانی بەتاڵەکەیتەوە جگەلەوەی کە ئەگەری کلۆربوونی دانی مناڵەکەت زیاترەکەیت و دوای ئەڵی مناڵەکەم دانی کلۆر بوو بۆ دانی کلۆر بوو لەبەرەوەی کە لە ئەوڵەوە خۆت بەدەستی خۆت مناڵەکەی خۆت نەخۆش خست جگەلەوەی کە ڕیخۆڵی نەخۆشەکەی قەبزیەکەی پرسیار خات و هەڵاس بۆچی مناڵکە شیری دایکی خواز و زۆگری کە شیری قوتووەخوا مڕەبێ لەبەرەوەی قورسە و ئاسان هەرز ناکرێت هەر خۆمان خواردنێکی زۆر چەور بخۆ زۆر بخۆ خەوەیە حەزەکەی بخەوی و مێشکی مناڵەکە زیاتر
بە شیرە قوتۆکە یعنی کە شیری قوتو ئەخوا زیاتر بەوە سەرقاڵ ئەبێ کە ئەو شیرە هەرسکە بۆیە جیاوازی هەیە بۆچی ئەڵێن ئێمە ئایکی ئەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن زیرەکیان زیاترە لەبەرەوەی خوێنی زیاتر ئەچێ بۆ مێشکیان ئاسانتر شیری دایکەکە هەرسە بێ لەبەرەمێ هەندێک لە دایکەکان ئەڵێن با شیری خۆمانەی بە مناڵەکە بۆی کە زوو زەعیف بین یا ڕێجیمەکە لەو کاتەیە چۆنە باش نییە غەڵەتە خۆی هەر شیرپەیانی سروشتی یارمەتی دایکەکە ئەیە کە بگەڕێتەوە باری پێش دووگیانی کێشی لەشی بەڵام بەمەرجێ ئەو دایکە ئەنی خواردنەکانی تەندروست بێ و دایک هەیە بۆ نمونە ئاسنی کەمە یاخود ڤیتامیناتی کەمە ئەوانە بچێتە لای پزیشکێکی خۆراک کۆمەڵە پشکنین هەیە بیکات یاخود دایکی وامان هەیە خۆی هەر پێش دووگیانی قەڵەو بووە بیەوێ ئەگەر بە شیرپەیانی سروشتێکە کێشی دابەزێنێ ڕەنگە ئەمە یارمەتی دەربێ بەڵام ئەبێ بزانێ خواردنەکانی چۆن لە مەسەلەی خواردنا خات و هەوناز من بەڕەحمەت نەنکێکیانی باوکم دایان بووە دایان نەزانی چێ دایان کاتی خۆی بەگزایەکانی جاف خێزانەکانیان کەمتر شیریان ناوە بە مناڵ کۆمەڵێک خانم هەبووە کە زۆر متمانەیان پێی بووە ئەم خانمانە کە پاکتەمیز بوون کە خانم بوون شیری خۆیان داوە بە بەگزایەکانی جاف من نەنکی باوکم یەکێک بۆ لەوانە باشە یعنی بەڕای تۆ ئەو خواردنی کە ئێستا لە بەردەستی خانمێکە هەیە نەنکی باوکم هەی بۆ بیخوا وانە دوای ئەوە مەسەلەی خواردنی تەندروست چییە هەرەوە نیە ڕۆژی 5 پارچەی جیاوە ساڵزە و میوە بخۆ وایە هەر پارچەی لە ڕەنگێک بێ جگە لەوەش خواردنە خێراکان کەم بکەرەوە خواردنی کوڵاو زیاتر بخۆ سوورە و کراو کەمتر بخۆ زیاتر هەیە لەمە زەحمەتتر هەیە یعنی هەموو ئەو خواردنی کە پێڵەن خواردنی تەندروست و شیری دایک زیاکە و تەندروستی دایک و کۆرپەکە باشە هەموو ئەو شتانە کە بە هەرزانی لە بازاڕەکانە دەستەکە هەرەوەیە و بە تایبەت ئاو یعنی ئەو خواردنەوە گرنگێکی زۆر زۆری هەیە لە بڕی زیادبوونی شیری دایکەکە و لەگەڵ ئەبێ دایک مێشکی مرتاحکە نەڵێ تێری پێ ناخوا هەتا دەوروبەریش کە دەوروبەریش زۆر قسە ئەکا کاکتۆریانی ئێستا من ئەم هەفتەیە زۆر لەگەڵ دایکەکان نابووم گروپێکی تایبەتم دروست کرد لە ڕێگەی پیجەکەمەوە یعنی دەوروبەر زۆر زۆر تەسیری هەیە لەسەر دایکەکە کە ئەڵێن شیری قوتووی بەرێ ڕقەمێکی بەرێ ئەمانەش کاریگەری ئەکاتە سەر لایانی دەرونی دایکەکە بەڵام دایکێک کە ئەنی تەواو بڕیاری یابێ کە شیری خۆی با بە مناڵەکەی باشتر وایە زیاتر تەرکیز کاتە سەرەوەی کە خواردنی تەندروست بخواوە گوۆی تۆوتت ئاوی زۆر بخواتەوە و تەرکیز کاتە سەرەوەی کە چەندێک شیر ئایا بە مناڵەکە بە پێی شێوازی مناڵەکە کە نابێ کاتێکی دیاریکراوی بۆدانە یەک کۆڵی نۆزانستەکان بەڕێزان لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکاوەیان دەرخستووە ئەو خانمانەی کە لە ناو خێزانە دەوڵەمەنەکانان زیاتر شیری خۆیان ئێن بە مناڵەکان لە کاتێکە ئەو خانمانی کە لە ناو خێزانە هەژارەکانان زیاتر شیری قوتوو ئێن بە مناڵەکان بە مانایەکی تر لە وڵاتی چۆک ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکایە شیردانی سروشتی یەکێکە لە عادەتی خانەدانەکان یەکێکە لە عادەتی ئەو خەڵکانەی کە باکلاسن دەوڵەمەن هەڵبەت دەوڵەمەند مەبەستمان لەوە نیە کە پارەیان زۆرە چونکە هەندێک خەڵکمان هەیە لەگەڵ ڕێزمان بۆی ئەوەندە هەژارەکە تەنها پارەی هەیە مەبەستمان لە خەڵکی خانەدانە خات و هاوناس لەبەری کە لە ناو خانەدانەکانە شیردانی سروشتی زۆرترە ئەو خواردنەی کە پێویستە بۆ دایکێک بیخوات بۆ ئەوەی کە شیری باش بێ ئاوە ماستاوە دۆیە ساوەرە برنجە مۆزە کیویە ئەمانە هەمووی وەبزانم وڵاکی ویشیتیانە هەمویان هەرزانن هەمیان هەرزان هەمی بەردەستە کەواتە هیچ بیانیەک نییە بۆ دایکێک نییە بۆ شیرپەیان یعنی تۆ ئەگەر دایکێک وتمان ئارامیشی نەبوو مناڵەکە فێر نەبوو کە سنی بگرێ ئێستا پەمپ هەیە شیرەکە دەرەکات و ئەتوانێت بیا بە ماڵ لە مەسەلەی گرتنی سنی دایکەکە یەکێکەوە بەتانی کە زۆر زۆر گرنگە و بە بەردەوامی ئاماژەی پێدرێ برادران هەندێک ڤیددیۆمان هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ یا ئاماژەی پێبین ئێستا ئەبێت بە سکرین تو سکرین بۆ ئەوەی کە بێت بە دوو شاشەوە شتەکان پیشان ئەیرێت بۆ ئەوەی کە ئێستا ئەمان چیە خات و هاوناز ئەم ڤیددیۆیە ئەمە شێوازە نادروستەکەیە غەڵەتەکەیە ئەمە غەڵەتەکەیە ئەگەر دیقەت بن بڕێکی زۆر کەم شیرێتە دەرەوە و لوتی مناڵەکە چقیوە بە سنگی دایکەکەەوە یعنی مناڵەکە زۆر باش هەناسی پێ نادرێت باشە باشەگە بیکەن بە پیکچەر برادران بۆی کە خاتوانات توانین لەسەری شەرح بکە ڤیددیۆی شترمان بەنێ بێ زەحمەت هەتاوەکو ڤیددیۆکان حازرە بێتەوە کە فەرموود مناڵەکە لوتی ناوە بە سنگی دایکەکەەوە ئێستا ئەگەر من ئەم بەبێ و بەمەوە ئەو نمونەی کە لە بەردەستا هەیە چۆنیە بێت دەمی پێوە بنێ ئەگەر بەم جۆرە گرتە بێتی کە ئەمە جۆرە نادروستەکەیە ئەوەی ڕسمەکە خات و هاوناس ئێستا ئەمە هیچ ئەوە ڕسمی هیچ نیە برادران ئەوە ڕسمی عتیادیەوە هەر
بڵێ ڕستمی فەنیە ڤیددیوکانی خۆمان پیشانبان ئەگەر زەحمەت نییە برادرانی خۆشەویست ئەمانە هەر شتی فەنیە و بۆ جوانی بەکارهێنێ بە زیاتر بەسمان لا نەفێرکاریەکەیەتی ڤیددیوکان حاضر بوو تا ڤیددیوکان حاضر بێت خواکە حاضر بوو لێرە پێم بڵێن با خاتوانە سەر مۆدلەکە ئەمان چی خاتو هاوناس ئەمە شێوازە دروستەکەیە پێویست ئەکا گۆی دایکەکە نزیک لێوی سەرەوەی مناڵەکە یاخود لوتی بێ و دایکەکە چاوەڕێ بکات تاوەکو مناڵەکە بە باشی دەم ئەکاتەوانە برادر ئەم ڕسمە بێڵنەوە فریزیکەن جا لەسەر دەستە بێ زەحمە شەرحی بەڵێ واتە بەم جۆرە بەم جۆرە دایکەکە بێت چاوەڕێ کات تاوەکو مناڵەکە دەمەکاتەوانێ و قەب بە مەمکە ئەکات هەستەکەم تۆزێک مناڵەکە بە پشتیش ئەکەوێت وانە بەڵێ و ئەبێ دایک بزانێت کە چۆن پشگیری لەسەر و ملی باشە کۆرپەکە بکە بەم جۆرە دیارەوە بەم جۆرە باشە ئێستا گەر ڤیددیوکانی ترمان بێنێ برادران وردە وردە خاتونە زەگرێت تۆسی خێتە سەر لا بێ زەحمەت بۆی کە شتەکە زۆر ڕوون بێ باش ئێستا ئەم 1 2 3 و 4 و 5 و 6 لە یەکەم جارە گۆکە نزیکە لە لێوی سەرەوەی مناڵەکە یاخود بەشی لوتی و مناڵەکە باش دەمی کردوتەوانێ کە دەمەکاتەوانێ بەشی ئەم ڕەشێنەی خوارەوە واتە دەوروبەری گۆی سنگ چۆتە دەمی مناڵەکەەوە گەردی قەت بن لە وێنەی ژمارە دووە لە ژمارە سەیە خەریکە دەمدا ئەخا مناڵەکە لە 4 و 5 دەزەکە بەشیر بە مژینەکانی و لە 6 بە تەواوەتی یعنی گۆی سنگی دایکەکە چۆتە ناو بەشی قورگی مناڵەکەەوە بە پشتی ماڵاشیۆن لەسەر سۆفت پەڵەتە بێ کاتە بەڵێ بەم جۆرە بڕەشیرێکی زۆر زۆریەتە دەرەوە و گۆی سنگی دایکەکە هیچ ئازێتی نابێت کە زۆرێک لە خانمانمان هەیە تووشی ئەوە ئەبن کە گۆکانیان برینارە بێ ئەقلی شێ ئازاری ئەبێ خوێنی لێت ئەوە لەو کاتەیە شێوازی شیرپیانەکەیان نادروستە و شێوەیەکی هەڵەیە کە تەنها مناڵەکە و کۆی کە لە یەکەم ڤیددیۆیا باسمان کرد کە بە تەنها بەس گۆکەی گرتووە ئێستامان شێوازە ڕاستەکەیە ئەمە شێوازە ڕاست برادران بێ زەحمەت با بڕوا سەیریکە بەم شێوەیە ئەگەر دیقەت بان ئەچێتە بەشی پشتەوە بەڵێ ئەچێتە بەشی پشتەوە و بڕەشیرێکی زیاتریەتە دەرەوە هەر ئەم شێوازە دروستەوە ئەکا کە دایکەکە مرتاح بێ گۆکەی ئازاری نەبێ بڕەشیرێکی زۆر بێتە دەرەوە مناڵەکە شتێر بخوا بەڵێ باش ئەمە گرنگترین شتە بۆی کە دایک بتوانێت بە ئاسانی شیرروخی بە مناڵەکە بۆی کە ئەم لاچین وشە ئینگلیزیەکە لاچینە بۆی ئەم لاچینە دروست ببێ ئەمان شێوازە هەڵەکەیە ئەمە هەڵەکەیە ئەو هەڵەکە برادران ڤیددیۆکەی ترمان پیشەمان هەر ئەمە هەڵەکەیان باشە با برادرانی خۆشەویست ڤیددیۆکەی ترمان بەڵێ ئەگەر سەرنج بن لوتی مناڵەکە ئەمە ڕاستەکەیە ئەوە ڕاستەکەیە بەڵێ هاوناسان بێ زەحمەت بگیری بەدەستەوە بووکەکە بۆی بزانن چۆن دایکەکە مناڵەکە ئاگرێ باشە خۆی شیرپیانی سروشتیش چەند شێوازێکی هەیە بەڵام گرنگترین شتەوەیە کە تۆ ئەم مناڵە بۆم نەگەر بەم شێوازە بیگرێتە باوشی نابێ مناڵەکە لەسەر پشت بێت و ئاوەڕ بۆ سنگی دایکەکە باتەوانێ ئەبێ ڕووی مناڵەکە لە ڕووی دایکەکە بێ پێڵێن تۆمی تو تۆمی ینی سکی مناڵەکە بەسکی دایکەکە بکەوێ بەڵێ بەم جۆرە باشە و بەم جۆرە ئەتوانێت بە دەستێکی پشگیری لێ بکە و دایک ئەتوانێت گۆشە و سەرین بەکاربێنێ بۆ ئەوەی کە ئاستی مناڵەکە نزیک بێتەوە لە ئاستی سنگی چکە ناکرێت ئەم مناڵە هەر ئاوا بەدەزەم دایکەوە بێت باش ئەم دایکی کە ئەم کارە ئەکات پێویستەکە لەسەر پشتدانیشت بێ یاکرێ بە پاڵکەوتنی شۆ بیکە لەسەر لاش بیکە خۆی لە دوای مناڵبوون باشترین شێوازەوەی کە دایکەکە لەسەر پشت پاڵکەوتووە و ئەیکەینە سەر سنگی دایکەکە یعنی بە تەواوەتی پاڵکەوتوە یان نیوە بە زمانە پزیشکەکەم پێ دەڵێم بە کوردی بخەڵ سێمی سیتین پۆزیشن یا سوپاین پۆزیشن سوپاین پۆزیشن بە هیچ کێشەی نییە ئادەتە ناوانی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێ و نیوبەنجەوە نابێ سەریان بەرز بێ ئەگەر سەریشی بەرز بێ کێشەمان نییە گرنگ ئەوەی دایکەکە مرتاح بێ کاکتۆر برادران ئەگەر ئێرە وەربگرن ئەگەر دایکێک کە مناڵی ئەبێت ئەمە لە زانستە ئەم پۆزیشنانە پێڵەن سوپاین ئەمە یەکە ئاوا دایکەکە ئاوا پاڵکەوتووە دیارە لێتانەوە ئەمە وەرگرن بێ زەحمەت ئەمە سوپاین ئەمە دایکەکە لێرە پاڵکەوتووە ئەگەر خانمێک کە مناڵیە بێ 6 ساعتی نابێ سەر بەرزکاتەوە و ناژبێ بکوێتە سەر لا بەم شێوە ئەگەر ئەم خانمە بەم 6 ساعتەکە ئەوە پاڵکەوتووە لەم پۆزیشنە لەم جۆرە پاڵکەوتنە توانین شیر خۆدا بە دایکەکە مناڵەکەیشمان هەیە بەڵێ ڤیدۆشمان هەیە وڵا برادران ئەگەر هەمانە بێ زەحمەت بیدۆزنەوە باش لە 6 ساعت یەکەم ئەتوانێت بەم شێوە شیر خۆدا بە مناڵەکە بەڵامە بێگومان هاوڵێک یارمەتی بە جا ئەو کەسە ئاەتێکی وەکو من بێ یاخود هاوڵەکەی بێ کە فێرمان کردبێ باشە ئێوە بۆم بابەتانە کلاس و کۆرسستان هەیە کە خەڵک فێر بکەن بەڵێ هەتانە بەڵێ زۆر باشە برادران گەرە و ڤیدیۆی هەبوو کە لە کاتی پاڵکەوتنە دایکەکە شیراز زۆر مەمنونە بینەگەرمانەنێ
لە سعاتی یەکەما کە پێڵەن سعاتی ئاڵتونی دایکەکەیان ڕاستەخۆ شیری خۆیان بە مناڵەکە سنگە نووسێنە بە سنگی مناڵەکەەوە بەکەمترین جلەوە گەر نەبوو زۆر ناچار بووین شەوی پێشتر ژەکی خۆی وەرەگرێ ژەکەکە کاتە مەمە شوشەیەکەوە و ئەو کاتە تا ئەو کاتی دایکەکەی گاتێ ئەیەنێ بەمەکەکە ئەی ئەم سەرنجانە چێ خاتون ئەمانە ئێمە چەند جۆرێکی گۆی سنگمان هەیە لە خانمانە هەیە گۆکەی قوتە هەیە فلاتە هەیە بە ناواچووە زۆریانە پرسن باشە من گۆکەم فلاتە یا گۆم بە ناواچوە چۆن ئەم مناڵە سنگم بگرێ ئەتوانێت بە بەکارهێنانی سرنجێک ئەمە سرنجێکە باشە ئەم سرنجە بەم جۆرە هێنینە دەرەوە ئەم سەری ئەبڕین بە چەقۆیە گەڵ من ئێستا خۆم بڕیومە نمونونەکەم لایە ئەمە ئەم سەرەیە برادران خوا دەستی وەربگرن بێ زەحمەت ئەمەیە بڕیومانە ئەمە ئەکەین بێرەوە باشە ئەمە لێرە هیچ ئازێتی سنگی خانمەکە نایە بەم جۆرە ئەتوانێت سرنجەکە دانێ لەسەر گۆکە و سەحبیکە گۆکە هێواش هێواش هێتە دەرەوە بەڵام ئەم کارە بێت چەند جارێ خانمەکە دووبارەی کاتەوە بۆ خوشکانەیە کە گۆیان چۆتە ناوە یا چۆتە ناوە ئەتوانێت ئەم سرنجە بەکاربێنێ و ئەتوانێت ئەم پەمپەش بەکاربێنێ چکە ئەم پەمپەش هەر ڕایەکێشێ سەحبیەکە و لەگەڵ یا ئەتوانێت پێشتر ئەبێ مەساجکە چکە بە مەساجەکەش گۆکە زۆر کاتیعنی گۆی سنگی خانمەکەیەتە دەرەوانێ باڵێ لام وابێ ئەو سەرنجانش نرخیان هەرزانە لە بازاڕە بە 1250 بوو کڕیم بە چەند سەرنج 1250 چواردانە بە 1250 زۆر باشە ینی شتێک لە تەماتە گرانترە نیە تەماتارە بە چەنە برادران 1500 چەند 1750 ئای هەر بە 750 ئەی 2 کیلۆ تەماتە بە 1500 ئەگەر وا بێ 4 سەرنجلاوانە ئێمە لە نەخۆشخانە توانین بین بە دایکەکان اینجا ئەم سرنجەی من ئەمە BCC خۆی گەر دەستی کەوێت شەستی بێ باشترە چکە ینی ئەم مەسافەی گەورەترە بۆیە ئەمانم هێنا چکە ئەمانە بەکار نهێنن دایکەکان بۆ منەمە پێنجە ئەم پێنجە ڕەنگە بچووکە ینی بۆ گۆی دایکەکە ناگونجە هەتا سرنجەکە قەبارەکەی گەورەتر بێ باشترە ئاسانتر ئەتوانێت ئەو کارە جێبەجێ بکە بۆیە ئەوەندە مەبەستمە باستە نرخی ئەم شتانە بکەم بۆی ئەوەندە مەبەستمە کە باستە نرخی ئەم شتانە بکەم عادەتەن خەڵکی ئەمەە هەر مرۆڤ بە گشتی حەزی لە بیان و هێنانوێ بۆ هەموو شتێک بۆی نەڵەن هەژارین و پارەمان نییە و بۆمان ناکرێ و ناتوانین بیکردین تاکو کۆتاییەکەی ئەوە تا هەموو ئەو وەسیلانە لە بەردەستای و هەمووشی هەرزانە ئەی پمپە دەستێکە بە چەندێکە وڵای ئەوە بزانبایی 3000 بوو شتێکی 3000 ئەیتر ئەوەی کە ئێستا لەسەر مێزە لە هەمووی گرانترە پمپە کارەبایەکەی زۆر هەرزانە باش بڕۆ لە ئەمازۆن سێرکەبایی $150 و $120 ئای لێرە زۆر هەرزانترە باش ئەو کاتە تکام وایە لە برایانمان لە خوشکانمان ئەگەر توانای بە خێوکردنی مناڵتان نییە بە تایبەتی لە ڕووی مادیەوە و لە ڕووی معنەویشەوە کاتی پەروەردەکردنی مناڵتان نییە مناڵ مەخەنەوە و ینی ژیانی کەسێکی تریش تێکمەیەن بەلای کەمەوە بێ لە ڕووی معنەویەوە ئامادە بین و لە ڕووی مادیشەوە ئامادە بین بۆ مناڵێکی یەکشی تری ژێ خۆ ئەگەر شیری خۆی نەیە ئەبێ پارە با بە شیری قوتوب بەڵێ لەو کاتە ئەسڵان بۆ باری مادی خۆیان قورسترە ویستم پرسیاری ئەوە بکەم خات و هاوناس شیری قوتو کە تۆ ئەی بە مناڵ یەکێک لە کێشەکانەوەی کە احتیمالی ئەم قوتووە بەکتریا کۆ بکاتەوە بەڵێ خۆ تاقیم نییە بەلای کەمەوە بێت تاقیمی کەی بە ئاوی کوڵاو بیشۆی بە شامپۆ بیشۆی وابزانە مەسە جیازی ژاتوە بەڵێ هینەکەی تێکەیت مەمەکەی تێکەیت تو مەمەکەت بۆ تاقیمەکەت سنگی دایکی چی شتانەوە هیچی تەنها پێویستی بوێبان نەڵێن ئەوە نەشیر پێیانی سروشتیش ئاسانە تۆزێ واقعی بین وەلو من خۆم ئەزمونم نەکردووە پێویستی بەوەیە کە دایکەکە بە تایبەت یعنی یەکەم مانگی دوای مناڵبوون کاتێکی زۆر با بە شیرپەیان بە مناڵەکە چکە یعنی شیرپەیانی سروشتی هوەرێکە دایک و مناڵەکە بەیەکەوە فێریە بن هەتاوەکو ئەم دایک و مناڵە بە تەواتی فێری ئەم پرۆسەیە ئەبن تا دایکەکە ئەزانێت شێوازێ باشترە شێوازە یاخود چلایەک زیاتر مناڵەکە پێی مرتاحە تا فێر ئەبێ کاتی ئەوێ باشتر وایە دایکەکە یعنی ئارامی هەبێت بە تایبەت یەکەم مانگ ئەمێ پرسیاری ئەوە بکەم لە مەسلەی ئەوەی کە لە سنگێکی دایکە مناڵ تێرەخەوا تێر ناخوا تا شوێنی کە من خوێندومەتەوە سەرچاوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەڵێن هەر سنگێکی دایک دەتوانێت 2 مناڵ تێر بکە بەمانایەکی تر دایکێک ئەکرێت 4 مناڵ لە یەک کاتا تێر بکە هەر بۆ نەنکی باوکم کە دڵنیام زۆر دڵنیام ئەو خواردنەی کە ئێسەیەوە لە ماڵەوەی خۆی نەنکی باوکم نەی بۆ بیخوا مناڵی شیری بە مناڵی خۆیەوە و دایانی مناڵی تریش بووە و هەر جاران لە کوردەواری خۆشمانە هەبوو خەڵک شیریا بە مناڵی دراوسێکەی ئەوە شەر هەبوو
من خاڵۆژێکم خواردووە هی کەسێکتیشم خواردووە هەر لازم پێ باش ئەو خواردانی کە ئێستا هەیە و ئەو بڕە خواردنی کە هەیە دڵنیامەوە کاتە نەبوو لە مەسەلەی کوالیتیشە بۆ خۆیان بینەرانی بەرز حەزەکەم باسیەوەتان بۆ بکەم خەڵک زۆری حەز لە باسی ئەوروپایە بەڵام باوەڕتان هەبێ ئەو خواردنی کە لە وڵاتی ئێمە هەیە ئەوەی کە لە ئەوروپا پێڵەن ئۆرگانیک و زۆر گرانە ئێوە زۆر بە هەرزان لێرە ئیکڕن ئۆرگانیک ئەوەیە کە لە وڵاتانە ئێمە لێرە پێڵین تەماتەی کوردی خیاری کوردی ئەوەیە کە کەمترین ماوادی کیمیایی و کەمترین ماوادی حەشرات کوژی تیا بەکارێنێت ئەگەر زانارەکەم ڕاستم کەرەوە وایە ئەو خواردنی کە خوشکانی ئێمە لە وڵاتە لە بەردەستیان نایە خەڵک لە ئەوروپا باسان لە بەردەستیا بێ ئەو هەرزانی لە میوە و لە سەوزیا هەیە لە وڵاتانی تۆ خواردنەکە هەرە خۆی یانی ئێستا دایکێکە بۆ قسێکی زۆر جوانی کرد یعنی وتی من ئەو پارەی ئەیەم بە شیری قوتو ئەیەم بە خواردنێکی تەندروست هەم شیرێکی کوالیتی باشمە بێ هەم خۆشم تەندروست ئەبم وەکو دایکێ لە مەسەلەی خواردن و تاواکەری خۆراکیە هەندێک تاواکەری خۆراکیمان هەیە خانمان لە پێش دووگیانی ئەیخۆن هەندێک لە کاتی دووگیانی هەندێک لە کاتی شیردان ئەلێرەمە تۆسێک بۆستی چونکە لە وڵاتی ئێمە زۆر جار دایکەکەونە بێ لە کاتی دووگیانی یا دکتۆری ژنان و مناڵبوونەی بینێ کە مناڵەکە لە دایکە بێ مناڵەکە دکتۆری مناڵانەی بینێ بەس کەس دایکەکە نابینێ خۆی دایکەکە ئەبێ ببینرێ بەڵام زۆر کات دایکەکان خۆیان ناڕۆناوانە بۆ لای پزیشکی ژنان و مناڵبوونەکە ئەگینە هەموو دایکێکە بێ پاش 3 ڕۆژ تا هەفتەیەک سەردانی پزیشکی ژنان و مناڵبوونەکەی کاتەوانە بۆچی؟ بۆ ئەوەی بزانێت لە دوای ئەم مناڵبوونە جاچنە شتەرگەری بێ یاخود سروشتی بێ بە ئام یعنی جەستەی دایکەکە چۆنە و ئایا ئەم دایکە بۆ منە لە کاتی مناڵبوونەکە خوێنی لێ ڕۆشتووە پێویستە ئەم دایکە پشکنینی خوێن کا بزانێ خوێنی کەم نییە چکە زۆر کات کەم خوێنی یعنی کەمی مادەی ئاسن و کۆمەڵێک مادەی تر هەیە وە ئەکا کە دایکەکە شیری کەم بێ ئەگەر تاواکەری خۆراکی ئێستا من نامێ ناوی براندمێنە ئەیژنا من خۆمەکو پزیشکی دان کە خوشکێک سەردانمانەکە ئامۆژگارانێکە ماڵم بە دکتۆری ژنان و مناڵبوونەکەت بڵێ بۆ ئەوەی کە تاواکەری خۆراکیت بۆ بنووسێ بۆ کاتی شیردان ئەو تاواکەرە خۆراکیانە ئەوەی کە پێویستی تیانە تایەتی باش ئەوەشی کە من بینەوە بەڕاستی خاتوە ناز لە وڵاتی ئەمە ئەوەی کە هەیە هەمانشت لە بەریتانیا هەیە هەر هەمان بەڵێ براندێک هەیە کە کواڵیتی لەوانە لەو کەمتر بە بەڵام براندە ئەسڵەکانیش لێرە هەیە دروستە باش چیتر بڵێن دەربارەی شیردانی سروشتی بۆ دایکەکان کە بیزانن بەڕاست بۆچی دوو قەبارەت جیاواز لە سنگەکە هێناوە لەبەرەوەی زۆرێک هەیە سنگی بچووکە هەیە سنگی گەورەیە ئەڵێ ڕەنگە ئەمەی کە بچووک بێ شیری کەم بێ و ئەمەی کە گەورەیە شیری زۆر بێ ئێمە هەر لە سەرەتاوتمان کە بەندە بەوەی کە تۆ چەند جار شیرەی بە مناڵەکە و جیاوازی ئەوەی کە دایکێک سنی گەورەیە یاخود سنی بچووکە ئەگەڕێتەوە بۆ ڕێژەی ئەو چەوری و ماسوولکەی کە لە ینی مەمکی دایکەکە نەک ئەو گلاندانەی کە شیر دروست ئەکەن ئەو دوو شتەی ترچیە کە هێناوتە خات ئەمە نیپڵشیلدە ئەمە وەکوتم من ئامۆژگاری دایک ناکەم ئەمە بەکاربێنێ بەڵام دایکێک ئێستا بۆ نمونە ئەم بەرنامەی ئێمە ئەبینێ و کەوتۆتە سەرەوەی کە شیری قوتووی یاوە بە مناڵەکەی لە ئێستا مناڵەکە وازی لە سنگی خۆی هێناوە دایکەکە ئەتوانێت بەم ڕێگەیە ئەم نیپڵشیلدە لەسەر گۆی سنگی داینێ بۆ ئەوەی ڕاستەخۆ مناڵەکە لە ڕێگەی سنگیەوە شیرەکەی بخوا چکە مناڵ عادەتێکی هەیە زیرەکە کە فێری ئەم مەمەلاسیکەیە بوو بە مەمەیەک شیری درایە بە تایبەت پێش دوو مانگ پێش تەمەنی دوو مانگی سنی دایکەکە ڕەت ئەکاتەوانێ لە بەرەوەی مژینی سنی دایک بۆ مناڵ قورسترە وەکو ئەمەنیە چکە ئەمە شۆڕی کەرەوانێ قەترە قەترە شیرێتە دەرەوە بەڵام سنگی دایکەکە هونەری شەیەکە بزانیت چۆن ئەوڵۆفێرەکەیت و بگیت بەسپاسێکی زۆرە بۆ خات و هاوناس حەمە ڕەشید کە پەرستاری ژنان و مناڵبوونە ئەم ئێوارەی لە ستودیۆ لەگەڵمان ئامادەبووی بۆ قسەکردن دەربارەی هەفتەی شیردانی سروشتی و گرنگی ئەم کارە بۆ دایکان و مناڵان سپاس کە ئامادەبوویت پایامەکانمان دووبارە ئاکەینەوە هەموو خانمانەی کە بەرەو مناڵبوونە چن لە دوای 12 هەفتەوە دەتوانن پاش پرسیارکردن لە پزیشکی ژنان و مناڵبوون ڕۆژانە مەساجێکی بازڵەی بۆ سنگیان بکەن هەم ئازاری مناڵبوون و سنگیان کەمە بێتەوە هەم وردە وردە ئامادانەکە بۆ شیردان ئەو خانمانەی کە کاتی مناڵبوونیان دیارە دەکرێت شەوی پێش مناڵبوونەکە ژەکی خۆیان ئامادە بکەن بۆی ئەگەر نەکرا یەکسەر ژەکی دایکەکە بدرێ بە مناڵەکە لە تاو کاتی کە دایکەکە و مناڵەکە بە یەکشا دەبنەوە لە ڕێگەی مەمەوە بدرێ بە مناڵەکە یاخود لە ڕێگەی سەرنجی شەوەڕزەم ئەدرێت بە باشترە بێ بە جۆرێک بێ ئەبێ زۆر بە ئەو کاتە پەرستیارەیدا بەڵێ بێ پەرستار بیا بۆی نەپەڕێتە بۆری هەناسەی پێویستەکە لەگەڵ یەکەم سەعاتی لەدایک بوونە دایک بە سنگی بێجلەوە و مناڵەکەش بە ڕووتی خێتە سەر سنگی دایکەکە و ڕاستەخۆ بنووسەندرێ بە سنگی دایکەکەەوە بۆی کە بتوانێت سوود لەو معجززە و پاداشتە گەورەی وەربگرێت کە خوا بەخشیوێتی بە مناڵانی ئێمە شیردان بۆ دایک گرنگە ئەگەری خوێن لێچوونی پاش مناڵبوون کەمەکاتەوە ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی مەمە کەمەکاتەوە ئازارەکانی پاش مناڵبوونی کەمەکاتەوە دابەزینی کێشی پاش مناڵبوون خێراترەکات و لە شولاری زووتر
ڕێگەکاتەوە بۆ مناڵەکانتان گرنگە زیرەکترە بن لەش ساخترە بن کەمتر نەخۆشەکەون هەموو ئەو کارەشی کە پێویستە تەنها چەند کاتێک سەرفکە لەسەر ئینتەرنێت ماشەڵاسە ئەو نەشت زۆرە کە ئەتوانیت خۆت فێری هەموو هوەرەکانی شیردان بکەی هەر کەسێکیش پێویستی بە یارمەتی بوو لە خزمەتتانین و خاتوان نازیش دڵنیا بکە لە خزمەتتاناوێ هەتاوەکو ئێوارێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم بیرتان بێ هەموو هەناسەیەکی نوێ فرسەتێکی نوێ بۆ بەخشینێکی نوێ و بۆ خۆشەویستیکی نوێ لە دوعا خێرەکانەمەتان لەبیر بن بەخواتان ئەسپێرم شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ خواحافیز